با دروشمی ئەدەبی زارەکی هەوڵێک بۆ خوێندنەوەی ڕابردوومان ئەمڕۆ لە کاتژمێر دەی بەیانیەوە دیداری ئەدەبی ناسی زارەکی و فۆلکلۆری کوردی دەستی پێکردووە. دیدارەکە بە سەرپەرشتی کۆلیژی پەروەردەی زانکۆی سەلاحەدین و بە هاوبەشی لەگەڵ دامەزراوەی کەریمی عەلەکە بەردەوامە. پامنێر یاڤا میدیا شەوکەت قادر ئامادەیە و زانیاری زیاترمان پێدەدات. شەوکەت سڵاوت لێبێ پێم بڵێ دیدارەکە تا ئێستا کە لە کاتژمێردەوە بەردەوامە چی تێدا ئەنجام دراوە و بڕیارە هەتاکەی بەردەوام بێت و ئەوانەشی کە لەوێن بڕیارە چی پێشکەش بکەن لە دیدارەکەدا. بەڵێ شانۆ تا ئێستا دیدارەکە بەردەوامە. دیدارەکە تایبەتە بە ئەدەبی زارەکی و فۆلکلۆری کوردی ژمارەیەک لە مامۆستایانی زانکۆ و نووسەران و ئەدیبان و هەروەها قوتابیانی زانکۆ تێدا بەشدارن. چەندین توێژینەوە و کتێب لەبارەی ئەدەبی زارەکی و فۆلکلۆر پێشکەش کراون، چەند توێژینەوەیە کە لەسەر ئەم بابەتە ئامادە کراون لەم دیدارە پێشکەش کراون و کە تا ئێستاش بەردەوامن. وردەکاری زیاتر لە شاخەوان سەدیق سەرپەرشتاری دیدارەکە وەرەگرم. سڵاوت لێ بێت ئەم بابەتانەی کە هەڵبژێردران چۆن دەستنیشان کران بۆ ئەم دیدارە؟ لە ڕاستیە دیدارەکە بەرهەمی هاوبەشی دامەزراوەی کەریمی عەلەکە و بەشی کوردی کۆلێژی پەروەردەی بنەڕەتە لە شەقڵاوە لە زانکۆی سەلاحەدین. هەڵبەتە ئێمە ماوەی حەومان زیاتر سەرقاڵی ئامادەکردنی ئەم توێژینەوانین بۆ دیداری ئەدەبی زارەکی. ئێوازان کە ئەدەبی زارەکی بەشێکی گرنگە لە مێژوو تێڕوانین و دنیابینی مرۆڤی ئێمە لە کۆنەوە تا ئێستا بۆ بەریەکەوتنی لەگەڵ کەون و لەگەڵ سروشت و لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ مێژوو لەگەڵ هەموو بوارەکانی کە بۆیە ئەم توێژینەوانە ئێمە کە پەیوەندیمان بە توێژەرەکانەوە کردو داوامان لێ کردوون کە توێژینەوەی نوێ بن بۆ ئەوەی دەربارەی ئەدەبی زارەکی هەوڵ بین ئەو شوێنانی کە تا ئێستا قسەی بۆ نەکراوە شوێنانی تا ئێستا دەستی بۆ نەبراوە ئێمە هەوڵ بین لەم دیدارانەیە و لەم پانێڵانەیە پێشکەشی بکەین. ئەڵبەتە نۆ توێژینەوە ئەمڕۆ پێشکەش کران و ئێستا پانێڵی کۆتایی دیدارەکەیە. هەرێکی لەو توێژینەوانە گرنگی و تیشکە خاتە سەر لایەنێکی گرنگی ناو ئەدەبیاتی زارەکی و ئەم توێژینەوانە کراون بە کتێب لێرە کتێبەکە بەسەر ئامادەبووانە دابش کرا و هەوڵماندا لە ڕێگەی گفتوگۆ لەگەڵ توێژەرەکان ئامادەبووان لە کۆتای هەر پانێڵەکە چەند خولەکێ کاتە بوو بۆی گفتوگۆ سەرنجی خۆیان لەگەڵ توێژینەوەکان باسکەن هەوڵدرا تیشک بخرێتە سەر ناوڕۆکی توێژینەوەکان و ڕوون بکرێتەوە بە کوی گشتی ئەوەی کە لە سەرەتاوە تا کۆتایی ئێمە پێگەیشتوین ئەوەیە کە ئێمە وەکو کورد خاوەنی ئەدەبیاتێکی گرنگی زارەکین و ئەم ئەدەبە گرنگی زارەکیە کە بووە بە بناغەیەک بۆ نووسینی ئەدەبیاتی ئێمە تا ئێستا وەکو پێویست دەستی بۆ نەبراوە کە ئەکرێ کاری ورتر و باشتر و جدیتری لەسەر بکرێ چونکە نەوە دوایینەوە سینە بە سینە دەم بەدەم ئەم ئەدەبیاتەی کە لە کۆنەوە گوازراوەتەوە بۆ مرۆڤی ئێمە و بۆ ئێستا کە خۆشبەختانە ژنان و دایکانی ئێمە ڕۆڵێکی گەورەیان تیا بۆ زۆر گرنگە و گرنگە زیاتر کاری لەسەر بگرێتەوە کاری زانکۆکانە بەڕاستی. تا ئێستا بەشێکی ئەدەبیاتی فۆلکلۆر کۆنەکراوەتەوە لە زمانی خەڵکەوە ماوەتەوە تا چەند لەم توێژینەوەە هەوڵ درراوە بەشێکی ئەم ئەدەبیاتی فۆلکلۆر کە تاوەکو ئێستا چاپ نەکراوە کۆ نەکراوەتەوە جێگەیان بکرێتەوە. لە ڕاستیا دیدە ئەم توێژینەوانە زیاتر ئیشکردنە لەسەر بابەتە فۆلکلۆریەکانی گرنگەکانی ناو ئەدەبیاتی زارەکی ئێمە وەشی کراونەتەوە. لێرە هیچ بەرهەمێکی فۆلکلۆری وەکو کۆکردنەوە کۆ نەکراوەتەوە بەڵکو ئیش لەسەر بەرهەمە فۆلکلۆریەکان کراوە. بەڵام زۆر پێویستە کاری وەزارەتی ڕۆشنبیریە کاری زانکۆکانە کاری ناوەندە ئەدەبی و ئەکادیمیەکانەکە هەوڵ بدەین بە هەمومان ئەو سەروەتە گرنگە ئەو میراتە دەست بۆ نەبراوە دەوڵەمەندەی کە ئێمە لە ئەدەبی زارەکیمە هەمانە هەوڵ بدرێ لێرە و لەوێ کۆ بکرێتەوە بکرێ بە کتێب بکرێ بە توێژینەوە تۆمار بکرێ بە شێوەی دەنگی بۆی بتوانین چۆن باو باپیرانمان بۆ ئێمەیان گواستەوە ئێمەش بۆ نەوەکانی داهاتووی بگوازینەوە کە بێگومان ئەوە هەر تەنها وەکو ئەدەبیات وەکو جێڕانەوەی حەقایەت یا وەک لاوەکو حەیران و ئەوانە گرنگ نییە بەڵکو ئەوە چێتە ناو مێژووە ئیسپاتێکا کە ئێمە میلەتێکی ڕەسەنین خاوەنی چیرۆکی جیاوازین خاوەنی ڕوئیا و دنیابینیمانین بۆ سروشت و بوون و کەون و هەموو ئەو پێگاتەنێک کە مرۆڤ هەڵسوکەوتی لەگەڵەکە. ئێوە وەکو دامەزراوەی کەریمی عەلەکە زۆربەی چالاکیەکانتان لە سلێمانین چۆن بۆ ئەم چالاکیەتان هێنا بۆ هەولێر؟ لە ڕاستیە ئێمە یەکەم چالاکیمان نییە لە هەولێر
ڕەنگە بەڕێستان زۆر لە چالاکیەکان ئامادە نەبوو من ئەمە چەندین چالاکیمان لە شاری هەولێر کردووە و پێشتریش ئێمە لێرە لە هەولێر خەڵاتی ڕێزلێنانمان بۆ چەنەدی بوون و سەرێک کردووە چلەی ماتەمینیمان بۆ کۆچ کردو عزیزگەردی کردووە پەیکەری مامۆستا فەلەکەدین کاکەیمان لە لێرە داناوە بەڵام وەکو دیدار ئەمە یەکەم دیدارە لە هەولێرێکین و بڕیارە لە ئایندەیە لەگەڵ زانکۆکانی ئێرە لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکانی ئێرە پێکۆکاری هاوبەش بکەین و خۆمان سەر بەخۆکار بکەین هەولێر بەنسبەت ئێمەوە پایتەختی هەرێمی کوردستانە ناوەندێکی زۆر گرنگە و ئەوەی کە زۆر چالاکیەکانمان نەگواستۆتەوە بۆ ئێرە ئەوەیە کە ئەمانەوێ شار و شارۆچکەکان زیاتر چالاکیان تێبەرین چونکە پایتەخت و شارە گەورەکانە میشە بۆ خۆیان پڕ چالاکین ماشەڵڵا جیناکە ئەولێر بەنسبەت ئێمەوە زۆر گرنگە و تەمەناکەم بتوانین لەگەڵ ناوەندە ئەکادیمی و هونەری و ئەدەبی و کللتوری و فەرەنگیەکانە لە داهاتووە بتوانین کاری گەورە و جدی بکەین لێرەکەوە شانازێکی گەورەیە بۆ ئێمە وەکو دامەزراوی کەریمی عەلەکە ئێمە هەموو کوردستان بە مڵکی خۆمان نەزانین هەموو شارەکان بە خۆمان نەزانین بتوانین کاری گەورە و باش و هونەری پێشکەش بە هاو نیشتیمانیانی خۆمان بکەین بێگومان بەشێک لەو چالاکیانەی باس کرد ئێمە ئامادە بووین بەڵام ئێمە زیاتر باس لەوەکەی کە زیاتر چالاکیەکانتان پێشتر لە سلێمانی بووە هەر سەرکەوتوون دەستان خۆش بێت ڕێغیتان نەکردووە دەستان خۆش بێت لەشتان ساغ بێت دەستەکانت خۆش زۆر سپاس بەڵێ ئەم دیدارە تا ئێستا بەردەوامە ئەم پانەلەی کە ئێستا پێشکەش دەکرێت سێ توێژەر تێیدا توێژینەوەکانیان دەخەنە ڕوو دواتریش گفتوگۆی لەسەر دەکرێت ئەمە دوا بەشی ئەم دیدارە ئەدەبیە بەڵێ